نەخۆشیەکانی ڕۆژێنی دەرەقی تەنها حاڵەتێکی پزیشکی نین، بەڵکو بێدەنگانە ئاراستەی ژیانی ملیۆنان کەس دەگۆڕن. زانستی پزیشکی لە گەشەکردنی بەردەوامدایە. پرۆتۆکۆڵەکانی چارەسەری نەخۆشیەکانی خوددا پێدەنێتە قۆناغێکی نوێوە. گەورەترین پزیشک و پسپۆڕانی بوارەکە یەک دەگرن لە دووەمین لووتکەی خوددا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. نوێترین توێژینەوە زانستیەکان، ئاڵۆزترین کەیسەکان، باشترین ڕێگاکانی نەشتەرگەری خوددا لە دووەمین لووتکەی خوددا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دووەمین لووتکەی خوددا، وەرچەرخانێک لە زانستی پزیشکیدا.